تیوار لە وەرزی زستاندا لە ڕێی کەسانی شارەزاوە شۆفێران ئاگادار دەکاتەوە چۆن ئۆتۆمبیلەکانیان بپارێزن. من ناوم هونەر مەحموودە لە بواری سیارەدا ئیش دەکەین بواری سێرفس و میکانیکی و ئەو شتانی کە گرنگ لە سیارەدا ئێمە ئیشی لەسەرەکەین. کاکونەر شۆفێران چی بکەن بۆ ئەوەی لە وەرزی زستاندا دووچاری کێشەی بزوێنەری ئۆتۆمبیلەکانیان نەبنەوە؟ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئەساس بێ لە وەرزی زستاندا ئەنتیفرێزە، پێویستە بڕێکی باش ئەنتیفرێز لە بزوێنەری سیارەکەدا هەبێت بۆ ئەوەی دووچاری بەستن و تەچەمود نەبێتەوە. ئایا تەنیا لە وەرزی زستان ئەنتیفرێز بەکار بهێنرێت باشە؟ بە شێوەیەکی گشتی نەخێر، پێویستە لە هەموو وەرزەکاندا بەکار بهێنرێت. حاڵەت بۆ حاڵەت فەرقەکە. لە وەرزی زستاندا بۆ ئەوەی نەیبەسێەوە لە وەرزی هاوینیشدا بۆ ئەوەی کلس و ژەنگ دروست نەبێت. شۆفێران چی بکەن بۆ ئەوەی بزان ئایا پێویستیان بەوەیە ئەنتیفرێز بەکار بهێنن یاخودنە؟ سەرەتای هەموو سەرماسۆڵەیەک تۆ پێویستە بڕێکی باش ئەنتیفرێز بەکار بهێنی بۆ بزوێنەری سیارەکەت. بتێ نەتەوێت ئێمە لە وڵاتێکین سەرما دروستە واتە بۆ ئەوی بەسن ڕوونەدا پێویستە ئەنتیفرێز بەکار بهێنرێت. پێویستە لە وەرزی زستاندا چ جۆرە ڕۆنێک بەکار بهێنرێت بۆ ئۆتۆمبیلەکانیان؟ بۆ سیارە تازەکان پێویستە ڕۆنی شل بەکار بهێنرێت و بۆ سیارە کۆنەکانیش بە شێوەیەکی احتیاطی مامناوەند بێ کێشەی بۆ دروست نابێت. شۆفێران پێویستە تا چەند هۆشیار بن لە پشکنینی ئۆتۆمبیلەکانیان بە تایبەتیش لە وەرزی زستاندا؟ بە شێوەیەکی زۆر پێویستە، چونکە وەرزی زستان وەرزی سەرماوسۆڵەیە، پێویستە بە بڕێکی باش سێرفز واتە ئەنجامدانی ئەنتیفرێز بەکار بهێنرێت بۆ ئەوەی دووچاری بەستن و تەجەمود نەبێتەوە. شۆفێر چۆن دڵنیا بێتەوە لە کوالیتی و باشی ئەو ئەنتیفرێزەی کە بەکارهێنێ؟ ئەبێ 100% دڵنیا بێ، چونکە ئێستا بە شێوەیەکی گشتی زۆر ئەنواعی ئەنتیفرێزەکان بەربڵاوە. شۆفێر تا دەتوانێت پێویستە ئەو شتانە بەکاربێنێت کە کوالیتیە کە گونجاوە بۆ وەرزی زستان. کاکونەر بەگشتی ئەو کێشانە چین کە شۆفێران لە وەرزی سەرمادا تووشیان دەبێت و چۆن بتوانن چارەسەری بکەن؟ سەرەتا پێویستە چێکی سیارەکانیان بکەن بەیانیان کاتێککە ئیشی پێەکە، خاصەن ئەو سیارانەی کە کۆنەوە و سیارە تازەکان زۆر پێویست نییە، بەڵام مەفروزە دڵنیا بن لە ئەوەی کە بڕی مامناوەندی تایە ناو بزوێنەری سیارەکە. شۆفێر لە وەرزی زستاندا بە تایبەتی بەیانیان پێویستە ئۆتۆمبیلەکەی گەرم بکا وەکەوەی کە خەڵک ڕاهاتووە یاخود هیچ ئەساسێکی میکانیکی نییە و تەنها بنزین سەرفکردن و کاتکوشتنە؟ سیارە بۆ سیارە فەرقەکە، سیارەی کابرێتەر لەگەڵ سیارەی بەخاخە فەرق دەکات. سیارەی کابرێتەر پێویستەکە گەرم بکرێ بەڵێ چکە مۆدلیان کۆنە، بە سیارە کابرێتەر بەخاخەکان نایە ئەوتۆ نییە، ینی پێویستە لەسەر خۆ ڕاستەخۆ بڕۆیت. ئەو دوو جۆرە بزوێنەرەی کە پێی دەوترێت بە خاخ یان کابرێتە ئایا جیاوازیان چییە؟ کامیان پێویستی بە گەرمکردنی زیاترە؟ وەکو بەخاخ و کابرێتەر پێویستە کابرێتەر گەرم بکرێت، بەڵام بەخاخ پێویست ناکات، چونکە سیارەکان بە شێوەیەکی گشتی تازەکان بڕی مامناوەند حاسە و کەمشەتی خۆی تایە پێویست ناکە هیچ گەرمکردنێت دروست ببێت. ئەی سەبارەت بۆ ئۆتۆمبیلانەی کە مۆدلیان بەرزە ئەوانیش پێویستیان بە گەرمکردن هەیە یاخودنە؟ نەخێر، پێویستی پێی نییە، بە سیارە کۆنەکان ئەو سیارانەی کە کابرێتەرن.